گەورەیە. سەبارەت بە ڕۆژی قیامەت بفەرمێ قاریعەیە، دڵەکان دائەچڵەکێنە و دائەخورپێنێ، پڕی ئەکا لە ترس و خەوف. ئەبێت چ ڕۆژێک بێ ئەو ڕۆژە گەورە. ئایا خۆمان ئامادە کردووە بۆ ئەو ڕۆژە سەختە؟ يا أيها الناس اتقوا ربكم إن زلزلة الساعة شيء عظيم. أو قارعة روجي قيامت بومەلەرزەی ڕۆژی قیامەت ئەو کاتێکە خوای پەروەردگار دەفەرمێ ئاسمانەکان ئیذا السەماء انشقت، هەموو ئاسمانەکان شەق ئەبات. ئاسمان بەو گەورەی خۆیە کە خوای پەروەردگار دروستی کردووە هەمووی شەق شەق و پارچە پارچە ئەبێ. خۆر و مانگ فڕێ ئەدرێنە ناو ئاگری جەهەنەمەوە، هەموو ئەستێرە و هەسارەکان ئەوەرنە خوارەوە. ئەوە ڕۆژی قیامەتە و قاریعەیە و دڵی ئینساندا ئەخورپێنێ. ئینە زەلزەلەتە الساعەتی شەیء عەظیم. بەڕاستی هاتنی ڕۆژی قیامەت شتێکی زۆر گەورەیە. بۆچی گەورەیە؟ یەومە تەڕەونەها، ئالەو ڕۆژەدا دەبینن کاتێککە قیامەت دێ. بەڵام داواکارین لە خوای پەروەردگار ڕەحم و میهرەبانی خۆی بڕژێنێ بەسەر ئێمەدا. بەڵام قیامەت ئەمەی کە باسی کراوە لە قورئانی پیرۆزە، کاتێکە دێ قورئانی پیرۆز لەسەر زەویە نەماوە، لا إله إلا الله لەسەر زەویە نەماوە، ئیسلامەتی و خواناسی لەسەر زەویە نەماوە. ئالەو ڕۆژەدا یەومە تەڕەونەها تەذهەل كل مرضعة عما أرضعت. ڕۆژی قیامەت کاتێکە دێت، کاتێکە خۆر لە خۆر ئاواوە هەڵدێت، هیچ کەسێ ئیمانی نایخوات، هەموو خەڵکی ئیمان دەهێنێ، بەڵام ئیمان لەو ڕۆژەدا نایخوات. خوای گەورە دەفەرمێ ئالەو ڕۆژەدا کە قیامەت هات، ئینسانی وایە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەوێ قوماش بکڕێ، تۆپە قوماشەکەی داناوەشتە، حسابی خۆی نەکردووە قیامەتی بەسەرا دێ. ئینسانی وایە بەتەمایە خواردنێ بخوا، فریا ناکەوێ قیامەت دێ. ئالەو ڕۆژەدا خوای گەورە دەفەرمێ دەبینیت ئافرەتی کە شیر ئەدا بە منداڵی خۆی، بە جگەرگۆشەی خۆی، لە حەیبەت و ترسی ڕۆژی قیامەت، چونکە قاریعەیە، دڵەکان داچڵەکێنێ. یەومە تەڕەونەها تەذهەل كل مرضعة عما أرضعت. دایکەکان منداڵەکانی خۆیان فڕێدن، دایکێکە منداڵی خۆی دەکاتە باوشەوە، دەیگوشێتە خۆیەوە، خزمەتی منداڵەکەی خۆی دەکات، هەزار جار خۆی دەکاتە قوربانی منداڵەکەی، بەڵام کاتێکە قیامەت هات منداڵەکەی خۆی فڕێ ئەدا و لە بیری ئەکات، ئاگای لە منداڵەکەی خۆی نامێنێ. وترى الناس سكارى، تۆ هەموو خەڵکی ئەبینی وەکو سەرخۆشە. ئینسان کە سەرخۆش بوو ئاگای لە خۆی نییە. وما هم بسكارى، بەڵام هیچ کەسێکیش عارەقی نەخوارد و سەرخۆش نەبووە. ولكن عذاب الله شديد، عذابی خوا زۆر گەورەیە، زۆر توند و تیژە. بۆیە خەڵکی شێت وەک شێتی لێ هاتووە، وەک عارەخۆری لێ هاتووە. بۆیە دایک ئاگای لە منداڵی خۆی نەماوە. ئەوە ڕۆژی قیامەتە، ئەوە قاریعەیە، دڵەکانماندا ئەخورپێنێ. کەواتە پێویستە خۆمان بۆ ئەو ڕۆژە سەختە ئامادە بکەین. القارعة ما القارعة وما أدراك ما القارعة. تۆ نازانی قیامەت چۆنە،